لە سی شارپدا ئەو شتانێک کە هەمانایەکی لەو شتان تایبەتیانە بریتێ لە ماثماتیک ئۆپەرەیشن واتە کردارە بیرکاریەکان ماثماتیک ئۆپەرەیشن و ئەو کرداری بریکاریەکان لە هەموو زمانێکی کۆمپیوتەردا بوونی هەیە لە هەموو زمانێکدا پێویستە بوونی هەبێت بۆی تۆ بتوانانی کارەکانی خۆت ئاسانکاری پێوە خۆت شت بەرهەمبێنین ماثماتیک ئۆپەرەیشن وەکو کردارەکانی کۆکەم و جاران و دابەش و ئەم شتانە ئێمە بەست باسی کە تەنها نمونەکە لەسەر ئینتیجەر دێنینەوە بۆ تۆ دەتوانی فلۆت و ئەم کردارانەش پێ int number 1 یەکسانە بۆ نەبە 3 int number 2 یەکسانە بە 4 ئێمە دەتوانین لێرە ڤاریابڵێک دروست بکەین بۆی ئەو دوو ژمارانە لەگەڵ یەکتر کۆ بکەینەوە بۆنە int sum یەکسانە بە number 1 plus number 2 لێرە بۆی ئەو ڤاریابڵە کرداری کۆکردنەوە ئەنجام دەدەین کرداری کۆکردنەوە ئەنجام دەین بۆی ئەو ڤاریابڵە واروها دەتوانین ڤاریابڵێکی تریش پێناز بکەین بۆی بتوانین ئەم دوو ژمارانە لەگەڵ یەکتر کەم بکەین int minus یەکسانە بە number 1 plus number 2 لێرەشدا کرداری کەمکردن ئەنجام بدەین کرداری کەمکردنیش ئەنجام دەین لێرە بەهۆی ئەم ڤاریابڵە ئێمە کۆکردنەوە ئەنجام بەڵام لێرە ئەو جۆری کردارەکەمان نەگۆڕی بۆ دەی بکەین بە ماینەس کەم وەروە ڤاریابڵێک تریش دەتوانین کرداری جاران ئەنجام بدەین int multiply یەکسانە بە number 1 جارانی number 2 number 1 جارانی number 2 کرداری جاران واروها دەتوانین کرداری دابەشینی ئەنجام بدەین int div یەکسانە بە number 1 دابەش number 2 ئۆکەی کرداری دابەش کردن لێرە لە سی شارپدا دەتوانین هەموو کردارە بیرکاریانە ئەنجام دەین کە بوونیان هەیە وەکو کۆ و کەم و جاران و دابەش و یاخود ڕێژەی سەدیش دەتوانین ڕێژەی سەدیش ئەنجام دێ بۆنە int person یەکسانە بە number 1 ڕێژەی سەدی number 2 کرداری ڕێژەی سەدی بەم شێوە دەتوانین کردارە بیرکاریەکان لە سی شارپدا ئەنجام بدەین وەکو کۆ و کەم و جاران و دابەش و واروها ڕێژەی سەدیش